باس خۆشەویستانی دەستگای میدیایی کورسات سڵاوتان لێبێ بەرنامەیەکی دیکەی هێزی تۆین لە بەغداتان پێشکەش دەکەین. بژاردەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان لە بازنە جیاجیاکان تایبەتن. قوڵایی مێژوویان هەیە لە ناو حەزبەدا خوێنیان بەخشیوە، تەمەنی خۆیان بەخشیوە، تەنانەت کە سوکار و مناڵەکانیشیان لەسەر و ڕێبازە پەروەردە کردووە کە بستێ خاچی کوردستان نەگۆڕنەوە بە قەسری قەیسەری. پیاوێکی تێکۆشەر لە تەمەنێکی زۆر لاوێتیدا جانتا و چەکەکەی دەکاتە شانی و خەمی وڵات دەکاتە خەمی سەرەکی خۆی. هەر ڕۆژەی لە شوێنێک، هەر ڕۆژەی لە شاخێک، هەر ڕۆژەی لە ناوچێک دەڵێ من کوردستانیم. وەختێک دەبێتە باوک بەڵێن بە خاک و نیشتیمان دەدات کە منداڵەکانیشی سوورتر و بڕشتر لەسەرە و ڕێبازە پەروەردە بکات و هەمیشە بۆ خاک و بۆ خەڵک بژی. ئەو ئێستا کوڕێکی لەگەڵەوەی ئەفسەرە، لەگەڵەوەی کارجێڕیە، بەڵام کوڕێکی سادە و خاچی و نیشتیمان پەروەرە. هەمیشە بە شەرمەوەڵێت زۆر هەستیارم ئەمەوێ لەسەر ڕێبازی باوکم بەردەوام بم. ئەو کاندیدی یەکێتی نیشتیمانی کوردستانە بە ژمارە 34 بێکەوە پێشوازیەکەین لە ئاودێری مامۆستا عەزیز. با بفەرمێت. فەرموو کاکە. سڵاوتانە. زۆر سپاس. زۆر سپاس. سپاس. بەخێر بن. بەخێر بن. زۆر سپاس. بەخێر بن. چۆنە؟ دەنگ باش. لەو دیوەندەیەکترمان بینی بیر چۆ لێرە. با ئەفزەڵێت بم بە میوانەکە. باش. چی تێ بۆ بەشداربووان، ئامادەبووان و بینەران؟ بەڵا بەخێراتنیانەکەم، عەزیێتان کێشا، زۆر سپاسیانەکەم. تەبعەن وەکو چۆن من لە ناو بازاڕ و لە دایرە و لە هەموو بۆنە و تەعزیە و سەردان و لە هەموو شوێنەکە من وشەی خەڵکم دەرهێناوە، هەمووی خزم و کەس و کار و یعنی پشتیوان و تایفە و عایلەی خۆم هەمووی بۆ شێوازە ئەبینم، بۆیە بەخێراتنی هەموو ئەو خزمانەی خۆمەکەم. یاخوا تۆش بەخێر بێ. فەرموو کاگاودێر، با تۆزێک دابنیشین. دنیا پێویستی بە ئیسراحەتی شەژیان وانە؟ کاگاودێر چێە؟ من شتێکم وت بەڵام لە ڕەنگەی تارە عامەکە بێ. من ئاودێر عەزیز حەسەن، ناسراوم بە ئاودێری مامۆستا عەزیز، کوڕی هەڤاڵی تێکۆشەر مامۆستا عەزیز کە زۆر بەهێرە زۆری دانیشتوانی سنوورەکەمان و هەموو کوردستان ئەیناسێ کە هەڤاڵی کۆچ کردو هەڤاڵ مامجلال سیقە و متمانەیەکی زۆری پێبەخشی بوو، بۆیە وەکو هاوڕێیەکی زۆر دڵسۆز کاری لەگەڵ کردووە. من دێپرسیاوی پاسپۆرتی ڕانیم، کاندیدم بە ژمارە 34 لەسەر لیستە گەورە و لیستە خۆشەویستەکەی 222 یەکێتی نیشتیمانی کوردستان. باش زۆر بە من دەڵێن بە کاندیدەکان دەڵێ هەر بژی، ئەی بڵێم چی؟ دەست خۆش بژی. کاگاودێر بەرنامەکەمان زۆر کراوێ، تۆش پیاوێکی کراوە و سادەیت وانە؟ بەڵێ. مەسەلەن من ئەبینم لە ئیشەکانیشتدا ئەوەندە مهتەمنی بەوەی تۆ لە پشتی مێزەوە بیت و نازانم خەڵک بێ و ئیمزای بۆ بکەی و ئەڕۆی بەناو فەرمانگەکە تا ئەوانە. بۆ خۆت کاندید کرد مەسەلە لە ناو ئەفسەری و پاسپۆرت و ئەوانە و ئەو مێژووە گەورەی کە خێزانەکەت یان خانەوادەکەت هەیەی؟ بۆ خاکاک زانە من با پێشەوەی جوابی پرسیارەوە بمەوە. داوای لێبوردن لە یەک کەسەکەم کۆمنتێکی بۆ نووسی بووم ساڵی 2019 بڕاتە بێ منە ئەسڵەن بیرم لە پەرلەمان و لە خۆڵژاردنەوەوانە هەر نەکردبەوە، هیچ بە خەیاڵمان نەهاتبوو. ساڵی 2019 لە حەوشەکە تەپڵێکێکم دانابوو، زۆر قەرەباڵە بوو، ژوورەکەی خۆشم بەرخۆم ناکەوت، یعنی ئەوە نەقەرەباڵە بوو. ناچار لە دەرەوە لە حەوشەکە تەپڵێکێکم دانابوو، لەگەڵ تەپڵێکی کردبوو بە مێس دانیشت بووم
ئیمزامە کرد ئیتر ڕسمشتم بڵاو کردەوە زۆر دڵم بەخۆم خۆش بوو زۆر ئەتر وتمەها سا خەڵگەڵانەوە پیاوە زۆر سادەیەوانە کەچی هەواڵێک بۆی نووسی بووم ئەوە خۆی حازرەکە بووی خۆی کاندیدکە پێگەی لەو بانگەشەیە کە ویستم ئامادەکاری زانام تووشی ئەوە بووم ویستم ئامادەکاری بکەم نەمزانین تووشی ئەوە بووم گەڕامە و ڕسمەمە سڕێەوە ئێوەم نەدۆزیەوە ڕاستەکەی سەرکەوتوو بیست سپاس من لە ڕاستیە ئەو خۆت ئاماژەت پێدا من ئەو ئینتیباعم کە هەر لە پەروەردەی خێزانیمان وایە تێکەڵاوی مەرحەبایی چاکوچۆنی احتیمام بە بەرامبەر و بە خەڵک و بە هین پەروەردەی خێزانیمان بەو شێوازەیە بۆ ئێمە ناتوانین بەڕاستی دەستکاری ئەو پەروەردەیە بکەین هەر بۆیە لە ناو خەڵکە زۆر بەکراوەی و زۆر بە ینی زۆر سادەیە تۆ قەیچەکە تۆ لەسەر کورسی و مێز نەبی لەسەر تەپڵەکێ بی مویمەوەی خەڵک ڕازی بێ مویمەوە ئەو ئینتاجی کە تۆ دەرهاویشتەکە و ئینتاجەکەت جوان دەرسێ گرنگەوە نێت تۆ لەسەر کورسی شاهانە یان لەسەر شۆستەی بەڵێ شانازی بە و پەروەردەیەتەوە ئەەکەی کاک ئاودێر بەرزی و نزمی و سەختی ژیانی زۆر تێدا بخۆوە هەروەک ئێستا نەبووە بەدایان نەهامەتیدا تێپەڕیبی بەس شانازی پێوە دەکەی کاک زانە ئێمە خۆمان خێزانێکی زۆر یعنی پتە و یەک پارچەین لەخوا بەزیابێت الحەمدولله دایکم و باوکم و سێ خوشک و سێ براین خالێکتانەکە هەر یەکەمان لە شارێک لەدایک بوون شاری ژنە هەرێکەمان لە گوندێک تیامانایە لە ناو خێمای لەدایک بووە تیامانایە کە لەدایک بۆ دوای 5 مانگ 6 مانگ باوکمان بینیوە تیامانە لە کونەتاریا لەدایک بوو ینی شوێنە کونەتار ناڵم ئەشکەوتێ بەڵام شوێنێکی حەشارگە بووە تیامانە هەبووە لە ئەو دی و سنوور لەدایک بووە لەسەر سنوور لەدایک بووە یعنی هیچ کامێکمان لە پێنا و بەرژەوەندی ژیانی خۆتانیان لە پێنا ئەمە سەریکە ئەمە کاتی خۆی کە باوکم پێشمەرگە بووە ئێمەش عایلەکە بۆکو باسم کرد هەموو کەس و کار و خزمەکانیشمان یعنی هەمووی باجی ئەویان داوە کە باوکم و مامەکان و ئامۆزاکانی باوکم و ینی با من زۆر هین نەکەم بۆی خەڵکم لەبیر نەچێ بەڵام هەر بە عایلە ئێمە تێکۆشەر بووین ینی پێشمەرگەمان زۆر بۆ قوربانی و بازمان داوە بۆیە من ئەگەر شانازی بووە نەکەم شانازی بەچێوەکەم ئێستا پیاوێکی خەباجێر پێشمەرگەیەک پەروەردەکارێک میوانی ئێمە بێکەوە پێشوازیەکەی لە مامۆستا عەزیز با بفەرمێت دەوایە پێتان گوڵ فەرموو مامۆستا بۆێرە فەرموو بەخێر کاگاو دەن سپاس بۆش سپاس بۆش بەخێر بێ مامۆستا کە ڕاشەکاندووە ئاڵا بە دەستی خاراوە زۆر بەخێر بێت ئێوە هاوسەنگەرەکانتان ئەوانەی تەنانەت زیندانیانی سیاسی و هەموو ئەوانەی ماندوو بوون جێگەی فەخرن بۆ ئێمە جێگەی شانازین کاگاودێریش باسی تۆی کرد و ئەڵێ من لە هەر پلە و پێگەیەک بۆم حەزەکەم ناوی مامۆستا عەزیزم بەدواوە بێ چیت هەیە بۆ بینەران و بۆ کاگاودێر و بۆ ئەو بەشداربوانی ئێرەش زۆر سپاس بۆ هەموو بینەران هیوادارم هەمویان شاد و بەختەوەر و خۆشگوزەران بن هیوادارمە پرۆسەیەکی ئێستامە بۆی هاتوین و ئیشی لەسەرەکەین سەرکەوتوو بێت چونکە بەڕاستی سەرکەوتنی لیستی 222 یەکێتی نیشتیمانی کوردستان بەتەکیت ئایندەیەکی خۆش بۆ خەڵکی کوردستان و گەلی کورد و نیشتیمانەکەی دروست دەکات من شانازی دەکەم کە ئێستا من کوڕێکم هەیە یەکێک لە مناڵەکانم کوڕەکەم ئێستا بەربژێرە بۆ ئەم لستە جوانە کە هیوادارم بە وەفا بێت ئەو پەروەردەی کە پێی پەروەردەکراوە خیانەت لە پەروەردەکەی خۆشی و لە دەنگدەرانیشی نەکات دڵسۆز بێ بۆ نیشتیمانەکەی دڵسۆز بێ بۆ گەلەکەی دڵسۆز بێ بۆ تاریخی گەلەکەی چونکە ئێمە کە وەکو خۆت ئیشارەت پێ کرد وەکو پێشمەرگە و پێشمەرگەکانی بەردەوامی یەکێتی نیشتیمانی کوردستان ئەو فیداکاری کە لە پێشمەرگە و ئەو خەڵکانەی کە شەهید بوون لە پێناوی ئەو مەسەلەیە و ئەو خەڵکانش کە لە پێناوی خەبات و تێکۆشانە کە مندام بوون لەسەر سەرجێگان ئێمە
هەر لە برۆ دەست پێ ناکە ئەبێ ئۆباڵی ئەبێ خزمەتکاری ئەبێ وفاداری ئەم تاریخەش بێت پێش هەموو شت. سێک سەرنجڕاکێش بوو ڕستەیەک گوتت دڵیان پەروەردەکەی من وایە کە ناتوانێت خیانەت لە ڕێباز و دەنگدەرانی بکات. من کاتێک شانازی بە مناڵەکانمەوە ئەەکەم ئێستا کە ئەو مەسئولیت وەرەگرێت و ئەچێتە ئەم پێگەیە کاتێک شانازی بە هەموو مناڵەکانمەوەکەم کە هەمویان خزمەتکاری کۆمەڵانی خەڵکی کوردستان بن و هەمویان بە وەفا بن بەرامبەر بە تاریخی ئێمەش و ئەوانەی پێش ئێمەش و بە تایبەتی ڕوحی شادی جەنابی مام جەلال. مامۆستا بۆ تۆ قورس نییە مەسەلەن ئەو ئەرکە قورسە هەڵگریت مەسەلەن لە بەغداد لە ڕێگەی کاگاودێرەوە مەسەلەن خەڵکێکی زۆر ڕەنگە لە کەسوکاری شەهید لە پێشمەرگەی دێری لە زیندانی سیاسی لە کەمەندام هەمووی لەبەر خاتری مامۆستا عەزیز و لەبەر خۆشەویستی لێ هاتووی کاگاودێریش کچکە بزانێ پەروەردەکەی چۆنە دەنجی پێ بدە. من بەتەکیید شانازی ئەەکەم و بەتەکیید ئەبێ ئەو لەو ئاستە بێت کە وەڵام دەرەوەی هەموو مەسەلانە بێت و ئێمە بە عایلە و بە هەموو شمانوان ڕاهاتوین هەمیشە ئەو چاوەڕوانی لێکێتی هەبووە ئێمەش بەشێکمان بەرەکەوێ ئەوێ لە ئاستی چاوەڕوانی خەڵک بین بۆ ئەوەی کە بتوانین قەت خەڵکمان لە بیر نەچێتەوە خزمەتیان بکەین. کاگاودێر چی تێ بۆ مامۆستا عەزیز؟ وەڵام من بە خێرات نییە بەڕاستی کەم تۆ هەمیشە لەو کۆمنتانە دەترسی دەستت ماچ کرد ئەمە بۆ بانگەشە و بەرشاشە بوو یان هەر وایە؟ نەوەڵای ئەمە هەر خەڵک بە خۆی شایەتە زۆربەی جار کە جاری وا هەبوو من ئێستا لەیەکدا بڕاوین بۆ منە دوای 2 ساعتر لە تعزیەک لە شوێنەکە بینیمە هەم دیسان دەستی ماچ کردوت یعنی ئەوە هەر خۆمان هەمومان تەبعێکی خێزانیمان وایە چونکە ئێمە لە هەموو خێزانەکەمان لە هەموو ئەو خزم و کەسوکارانەمان طبعێک هەیە لە ناومانە کە زۆر باوە گەورەکانمان زۆر ڕێز لە بچووکانمانەگرن بچووکانیشمان بە هەمان شێوە دووقات و سێقات و سەدقات ڕێز لە گەورەکانەگرن ئەوەیە ئەو بابەتە. چی تێ بۆ مامۆستا عەزیز کە دەبینی لە بەرامبەر پیاوێکی ئاوا گەورەیە لە ڕۆژێکی ئاوایە کە کاندیدی؟ وەڵای ڕاستی گلەیەکم لە جەنابەت هەیە دەبایە بەو ینی مفاجئەیە ئەوەت نەکردایە من بەڕاستی هەموو کاتێک مامۆستا ئەگەر جاری وایە قسەیەکە لە شوێنێک خەڵکێک گەڵێ وەڵایی ئەو قسانە زۆر تازە بوو بۆ من زۆر سوودم لێ بینی بڕاتان هەبێ من لەوەتەی فام کردوەوە لەوەتەی گوێ دەگرم لە مامۆستا عەزیز هەمیشە هەموو ڕۆژێک قسەیەکی کردووە بەلامەوە تازە بووە هەمیشە شتێکی لێ فێر بووم هەمیشە هەموو ڕۆژێک بۆ من جامیعەیەک بووە مامۆستا عەزیز بەڕاستی وەکو ئەوە نەبێ یان لە ڕووی باوکایەتی و کوڕایەتی وەکو سمبولێکی زۆر یعنی زۆر ئیتر کە وەسفی نرخەکەی ناکرێ وەکو سمبولێکی ناوێکێتینی نیشتمانی کوردستان سەریەک بیرت لەوە کردوتەوە تۆ دەبێت شوێن پێی پیاوێک بیکە هەموو ژیانی بە پاچی و بە خەباتێکی سەخت هێناوە؟ کاکزانە پاکێجی 222 بە هەمومانی ڕاگەاندووە کاندیدەکان کە وعد بە هیچ کەسێک نەدا بەس من بە ئیجازەی لیستی 222 یەک وعدە دەم بە مامۆستا عەزیز کە پەروەردەکەی نەشکێنم و کەمی نەکەمەوە. هەر ئەو لە پشتت بووە یان ئەڵێن هەمیشە ژنێکی گەورەش لە پشتی مامۆستا عەزیز چەندە ماندووە جاویستم حورمەتەن بۆ قسەی جەنابەت پێم خۆشە دایکی بەڕێزیشم کە ئەویش هەر پێشمەرگەیەکی دێرینە من پەروەردەی 2 پێشمەرگەی دێرینم نەک 1 پێشمەرگە دایکی بەڕێزم ئەگەر ئیجازە هەبێ فەرموو بەسپاسەوە ئەگەر بتوانێ فەرموو. فەرموو دەست بگرم سەلام دایکیان بەخێر بێت فەرموو وەرە پێشەوە با دانیشێ کاکزانە دابنیشێ فەرموو دانیشە طبعا ئەو گۆچان و ئەو ماندوێتەشی شاخەوە باش ئەو شێرەژنە ئەوەیە کە هەواڵ تێکۆشەر مام جەلال لەگەڵ هەموو هەواڵە تێکۆشەرەکانی تر دەیان جار پێیان وتووە ئەگەر بچینەوە لە شاخ بڕۆینەوە بۆ شار پێویستە تۆ پەیکەری ئاڵتونت بۆ بکرێت لەسەر فولکە و لە شوێنە گشتەکان ئەو ژنەیە دەستت خۆش بێت یاخوا بەخێر بێت بەخێر بێت من ناچارم بێمە ئێرە کاگاودێر بۆی مایکەکە ڕابگرم دایجان بەخێر بێ زۆر ماندوود ناکەم دەست خۆش بێ یاخوا سپاس دەکەم چی تێ بۆ کاگاودێر وڵای سەرکەوتومە بۆ یەکێتی دەپێشدا بۆ ئەو میلەت سەرکەوتومە من درێژی
سەرکەوتوو بۆ یەکێتی دە پێشدا بۆ ئەو میلەتەی ئەو میلەتە حاڵی خۆش بێ و کوڕەکەیمە سەرکەوتوو بێ ئیشاءالله دڵنیایی لێ کە چۆن پەروەردەتان کردو لەگەڵ ئەو پیاوە گەورەی دڵنیام لە هەرتووکیان لا لە هەرتووکیان هێن واتان پەروەردە کردووە کە خزمەتی خەڵکان هەموو منداڵەکانمان وا پەروەردە کردووە هەموو منداڵەکان زۆر تێگەشتن زۆر ئاقلن زۆر زۆر لە خۆی بەزیاد بێ چاویان لە ڕێی بابی خۆ بووە هەمویان تاویان لە ڕێی دایکیشیان بێ دایکیشیان ژنێکی قارەمانە بەڵێ زۆر زۆر بە پاکی هێناوە یەکێتی هەر دڵی هەر ئیماڵی خۆمانە هیچ کەس نییە ئەمە هێندن بە پاکی هێناوە سپاستانەکەم سپاس دایجان سپاس مامۆستاجان زانی باش شتێکت پێ بڵێم هەرچەندە مقاتعەتانەکەم بەڵام ئێمە بەڕاستی لە ماڵەوە ئێمە بەس دایک و باوک نین خوافو بە خەڵکی فەقیر ئەمن یارمەتی منداڵەکان منداوە بۆی ئەو سەرکەوتوو بێ هەر سەرکەوتوو خۆی داوەتە داوێتە خەڵکی فەقیر هەرێ بەخۆی دەست خۆش مامۆستا ببوورە زانەجان من دەمەوێ شتێکی ترت پێ بڵێم ئێمە لە ماڵەوە وا ڕاهاتوین ئێمە دایک و باوک نین دایک و باوک و مناڵەکان ئێمە هەموو کۆمەڵێک ڕەفیقین لەبەر بەڕاستی لە هەموو شتێک لە هەموو ئاراستەکان هەر بە ڕەفیق هێناومانە و ڕەفاقەتیش خۆ دەزانێت لە پێش شتەکانی ترە چونکە ڕەفیق خۆت هەڵیەبژێری وەکو ئەوە نییە کە فلان کەس چییە و چیتە بەڵام ڕەفیق ئێمە بەڕاستی ڕەفیقی نەبوومان هاوڕێمان دا حەزەکەم بە یادی زاران لە بری کاگاوێت تۆ دەستی بگری بۆ ئەوێ و زەنابیشت فەرمیتە ناو جمهورەکە زۆر بەخێر بێت زۆر بەخێر بێت جێگەی مامۆستا شار دەوێ بکەنەوە ماشن لە کوێ شوێنی مامۆستا تەسلیمەکەەوە فەرمو مامۆستا فەرمو بەهار لە بەرنامەکەمان بە کاگاو دێر فەرمو ئەگەر کاکسۆران ستاندەکەم بۆ بێنێ بۆی ئێوە تەنها بینەر نەبن بۆیە بم ئێوە تەنها بینەر نەبن ئێوە ببن بە پێشکەشکار ڕەنگە من قسەیەکم نەکرد بێ یان پرسیارێک هەبێ نەم کرد بێ یان ئێوە چاوەڕوانیەکتان لە کاک ئاودێر هەبێ ئێستا ئەو ستەیجا ئەدەینە دەستی ئێوە ئەو مایکە و ئێوە بفەرمونون هەر پرسیارێک هەر ڕەخنەیەک هەر پێشنیازێکتان لە کاک ئاودێری مامۆستا عەزیز کاندیدی ژمارە 34 لیستی 222 لە بازنەی سلێمانی هەیە فەرمونون چێ قساکە یەکەم کەس کە تا هەلەکە دەشێنێ قورسم پرسیار لە خۆم بکەم ئەوە لە ئەخیرە بەڕێزان فەرمونون فەرموو دەستخۆشی بەرنامەکە لێ دەکەم بە خێراتی میوانە بەڕێزەکانیش دەکەم بەڕاستی ئەو پیاوە کە کاندیدی ژمارە 34 کاک ئاودێر هیچ پێویست بە پرسیار ناکات بە تەوەقعی خۆم لەبەرەوەی چەندین ساڵە دووبی توێنە جێدەستی دیارە و کە پیاوێکی سادە و ساکار و زۆر ئاسایی بۆ زۆر سپاس هەر سەرکەوتوو بێ ئینشەڵڵا پێت خۆشە خەڵکی ببورە ماندووتەکەم پێت خۆشە خەڵکی ئاوا کاندید کراوە کە خاوەن مێژوون دەزانن قەدری خەڵک قەدری خزمەتکردن دەزانن بە تەشی هەروایە بەڕاستی یەکێتی نیشتیمانی کوردستان دەریاک لە خوێنی ڕشتووە بۆ ئەو ڕۆژێک کە ئێستا ئێمە تێکەوتوین ئەو زروفەی ئەو ڕۆژەی ئێستا کە دروست کردووە بۆی ئێمە بە هەموو توانەمانەوە پشتیوان کەیندا لەستی 222 یەکێتی نیشتیمانی کوردستان و کاندیدی ئاوا سادە و ساکاریش دەرچین بۆ ئەو ڕۆژە زۆر سپاس بەڕێزێکی تر هاتوونیشی زۆر دێن کاکە ئاودێر وڵا جا خۆشکانە زانە ئەڵێ ڕەشت لێ کردوون وڵی هەر خۆم شخصاتی کاریزمایی زۆر بەهێزم هەیە بۆیە لەوانەیە هەربژی هەربژی فەرموو چیت هەیە بۆ پیاوە بەڕێزەوتی ئەمە حەزمان لێ هەر کە خەڵکی ئاوا سادە و ساکاری وڵا سپاسێکم هەموو خەڵکەوەیەوێ هەموو خەڵکەوەیەوێ کە خەڵکێکی یعنی تاقی کراوە تەجروبە کراو خەڵکێک ینی لە ئیمتحانی کۆمەڵێشت دەرچوو بێ اینجا حیزب بۆن یەکێتی نیشتیمانی کوردستان بێ کاندیدی کا بەڕاستی چونکە ئێمە گەر کۆمەڵێک ئیمتحان کۆمەڵێک تەجروبەمان لەسەر کەسێک کرد بەلانی کەمەوە لە 180 بۆ لە 170 تا لە 160 ئەو کەسە ینی فیدباکێکی وەرەگرین ئەزانین کە ئەمە ئاراستی بیرکردنەوە ئایدۆلۆژیا و گوژمی ئیشکردنی چۆنە بەڵام ئێمە بەڕاستی
تۆ کاندیدێکە خەیتە دەست خەڵک ئەڵێ ها بۆم هەڵبژێرن فەرمو دەنگی پێبەن خەڵکەکە تەجروبەیەکی نەبێ لەگەڵی ناسراو نەبێ ینی چەند ئیشێکی دیار نەبێ خەڵکەکە ینی بۆ ئاسانی لەوانەیە نێت قەناعەتکە لە خلالی مانگەکە پێشستا باسمان کرد هەم لە ڕووی خێزانیەوە هەموو خۆشت تاقیکراویتەوە مەسە لە خەباتی شاخ و شار بەڵێ فەرموو کاکزانا سوپاس پێشەکی سوپاسی بەرنامەکە دەکەم سەرکەوتن بۆ لیستی 222 دەخوازم بۆ کاگاو دێر ژمارە 34 بەڕاستی دەستی دیارە لە پاسپۆرتی ڕانیە و یارمەتی هەموو خەڵکیدایە کوڕی پیاوێکی تێکۆ شەر و قارەمان لێبینیوە لە پاسپۆرت مەسەلا هەموو شتێکم لێبینیوە دەڵێن بەسێ پرزگە دەگەی لای نەوەڵە نەوەڵە من تۆ خەڵکم لێکەمەکەی زۆر زار خەڵکم ناردووە برادرم ناردووە لە دوورەوە زۆر هاوکاری کردووە و کوڕی پیاوێکی تێکۆشتەری بڵێ زۆر قەرەباڵە هودایرەکە بڵێ کوڕێکی گەنج زۆر بە حەڵەداوان هات ڕۆژێک زۆر مشەوەش بوو قەلق بۆوانە گەیشتە ژوورەکەی منیش مەشغوڵی هەندە بەرید و کتاب و شتانە بووم هەموو ژوورەکان قەرەباڵغ بوون گەیشتە ژوورەکەی من وتی ئەرێ کاکە کوێ پرزگەیە باشە منیش وتم پرزگەت بۆ چییە وتی ئەی ئیشەکان لە پرزگەوە دەست پێکە ئەوی وتم باشە لە پرزگەوە دەست پێکە تا ژووری مدیر بەس تۆ گەشتویتە ژووری مدیر تازە تۆ پرزگە بۆ چییە بۆ وەڵامی ئەو قسەیەکە ئەڵێ پرزگەی زۆرە من ینی ئەوەنە بێ فلتەر بۆ شوێنەکەی ڕاستەخۆ هات بۆ ژوورەکەی من نەیزانیمەوە برادرە جواب بڵێ چیترت هەیە بۆ لیستی 222 دەکەم هیوای سەرکەوتنی بۆ دەخوازم بۆ لیستی 222 بۆ کاگاو دێر ژمارە 34 هیوای سەرکەوتنی بۆ دەخوازم کردووە مۆرەکە هاها لیدەی بەڵێ دەست خۆش هەربژی بەڕێزێک تر هەستەکەم کاکاو دێر هەڕەشەی کردووە ناوەڵات خۆشیان نایە مەرد تەبیعەت دیارە دیارە فەرموو تۆزێکی بەخێراتنی جەنابەت دەکەین بۆ ئەم بەرنامە سەر و ڕازاوی جەنابەت سوپاس خۆشحاڵ بووم ئێستا کە جەنابتانە بینم جەنابی بەڕێز کاکە ئاودێر پیاوێکی باش پیاوێکی چاک پیاوێکی ماندوونە ناس پیاوی ڕۆژی تەنگانە کوڕی پیاوێکی شۆڕژێر کوڕی پیاوێکی قارەمان کە من زۆر دەمێکە جەنابی بەڕێز مامۆستا عەزیزە ناسم بەیەکەوە بووین لە هەموو زۆربەی ناخۆشیەکانە هەر بەیەکەوە بووین هیوادارم کاکە ئاودێر جێگەی بتمانێ هەموو خەڵک و کوردستان بێ شایانی ئەوەشە کە بەڕاستی هەموو دەنگی پێ بدەین و ئیشەڵا ئەو ڕۆژە سەرکەوتنێکی گەورەی بۆ بەدەست بێنین سپاسی جەناب سپاسیەکە مەراسی من شەرمەزار ناکەی کە وردە ئەرکت قورسترە بێ لە حاڵەتی وە خەڵک ینی تۆ لەحظە کەویتە ژێر بەرپرسیارەتی ئەخلاقی زۆر قورسەوە ینی بەڕاستی تۆگەر بیلۆ بکەیتەوە خەڵکە چۆن تەشجیع دەکات چۆن لە پشتە چۆن ینی لە بەرەو ڕوو بەنامە بە تەلەفۆن بە هەموو جۆرێک ینی بڕات هەبێ شوێن نییە من مەسەج و پەیامم بۆ نییە کە بڵێن کاگاو دێر لە پشتی تۆین ئەمە منی خسۆتە ژێر بەرپرسیارەتێکی زۆر مێژووی کە وەختە بڵێم تەواوی ژیانمە بێ بۆ ئەو تەرخان کەم کە من قەرزی ئەو چاکەی و ئەو پیاوەتی خەڵکە بەمەوە سپاسەکەم بەگەر بەڕێستان قسەیشترت هەبێ قوربان قسەیشترت هەبێ ئەگەر بەس خۆشی جەنابتان و سەرکەوتنی کاکە ئاودێر ئیشاءالله هەموو بەیەکەوە سەوتی بۆ دەین و سەرکەوتنێکی گەورە ئەنجامێن خۆشحاڵ بوو چاو بەخێر بێت بەڕێزیشتر بلا کەرەمکە سپاس بۆم بەرنامە جوانە سپاس بۆ کاندیدا ڕقەم 34 یەکێتی نیشتمانی کوردستانی دەڤەری ڕاپەڕین من لێرەوە سپاس یەکەم دەستخۆشی لە یەکەم ئەو مەسافەی کە لە دەڤەری ڕاپەڕین بە دەست بەکار بۆ وەکو مدیری پاسەپۆرتی ڕانیا من شایدی ئەوەی بۆ دەم کە داوای لە خەڵک دەکرد هاوکاری کۆ بکاتەوە بۆ توشبانی تالاسمیا بۆ توشبانی خەستەخانەی هیوا ئەم جێی دەستخۆشیە و جێی ئومێدیشە سپاس بۆ تۆش جارێکی سپاس بۆ ئێوە یعنی یەک دقه فەلەمەکە من ئەمە ئەو ڕێکلام بەکار نایەنم ئەوە ڕێکلام نییە بەڵام بابەتی من لێرەوە دەرسمیان دەرنەچم من کاکزانە پێم خۆشە تەرحێک لێرەوە تەرحکەم فەرمانگە حکومەکان هەموو ینی حکوومەت بەگشتی کارێکی وا بکەین کۆمەڵێک یاسا دابنێن بۆ ئەوەی
نەخۆشبوانی ئەو نەخۆشانەی کە توشبانی شێرپەنجەن دوور لە گیانی هەمووتان یان تالاسیما یان ئەوە تا داون یان هەند حاڵەتێکی خاوەن پێداویستی تایبەت ئەمانە ڕسوماتی دایران لێوە نەگیرێ یانەوە تا ئەگەر لێشیان وەربگیرێ نیوە یان لە ساعە 25 لێوە وەربگیرێ ئێمە ئەوەی بیرخستمەوە من بەڕاستی وەکو ئەمە وەکو ڕێکلام بەکار نایەنم چونکە ئەمەشتی ئینسانیە ئێمە لەسەر یعنی داهاتی خۆمان و لەسەر چەند هەواڵێک کە تەنسیقمان هەبوو لەگەڵان ماوەی 3 ساڵ پاسپۆرتمان بە دیاریدا بە توشبانی شێرپەنجە ڕاستە قیمەتەکەی لەوانەیە 30,000 بوو بێ ئەو کاتە 40,000 بوو بەڵام لە ڕووی دەرونیەوە ئەو کەسە کە ئەمانود ئەوە نووسنگەی پاسپۆرتی ڕانیە پاسپۆرتێکی پێشکەش کردی بە دیاری بڕواتە بێ ینی لە ڕووی دەرونیەوە هەستە کرد کە نەخۆشێک لە دەرونیان نەماوە هەستێکە نەخۆشەکەی چاک بۆتەوە دەیان کەس هاتوون گوتیانە کاگاو دێر بڕواتە بێ پێم وایە نەخۆشەکەم چاک بۆتەوە حەز ناکەم دەرزی بۆ خۆم بەکاربێنە تێگەی ینی بۆیە من هانی هەموو حکومت دەدەم کە ئەوە بکرێتە یاساهانی ئەندام پەرلەمانەکان دەدەم کە ئیش لەسەر یاسای لەو جۆرە بکرێ بەڕێزیشتر فەرموو عەفو تەزارب نەبێت هەر لە شوێنەکەی دابنیشە تا بە وەکالەت پێشتر کەس نە هاوستا دوویە بەڵێ فەرموو سپاس دەکەم سپاسیەوە کەمەوە بەخێر بێن پێش هەموو شتێک کاگاودێر کەسێکی سادەیە خاکیە هیوادارم خەڵکی دەبەری بتوێن و پشدەر بۆ وەفا بم بەرامبەری دەنگدن بە ژمارە 34 ئەی سلێمانی و کەلار و چەمچەماڵ و هەڵەبجە و شارە باسی شوێنی خۆی کاکا باسی سنووری خۆمان دەکەین با شارە زوریش بێ باسیەوە من کوڕی هەموو میلەتم بەڕێزم چیت لە کاک ئاودێر بینیوە لە ماوەی هاوڕێتی تۆدان بیناسی وەڵی زۆر شتم لێ بینیوە ڕۆژێک پاسپۆرت بۆ ڕانیە تقریبەن زۆر بە کەمی دەهات بڵێن ساڵی پار بوویان پێرار بوو دەچوینەوە سلێمانی لە ڕێگا بوو تەلەفۆنێکی بووە لە بنگرت ژن و پیاوێک بوون کوتیان ئێمە دەڕۆین بۆ ئەمرە 400 پاسپۆرتی لە بەردەستدا بوو لەو 400 پاسپۆرتە کوتی ویژدانم قوبڵ ناکە با بگەڕێن بۆ گەڕایەوە هاتینەوە ئیمزاکەی بۆ کردو سەعات 9 شەو پاسپۆرتەکەی دایەوە لە ڕێگا ڕۆشتین ژن و پیاوەکە لە ماتۆڕێکی سێتەگەرەدا بوو دابەزی شادەی هێنا و سوزدەی برد تی زۆر مرتاحم کە ئەو جار من دەڕۆمەوە دەستی داک و باب مازەکەم کە پاسپۆرتمدا ئەو ژن و پیاوە پێی بچنە ئەمرە بۆ خراپ دەستخۆشکاگاودێر بۆ هەستە ئینسانیانەت ئەکید ئەوانە بەرمە شتی لە دروست دەبێ و شتی لەسەر بنیاد دەندرێ بفەرموو کاکزانان بە خێراتنی جەنابەت و کاگاودێر و سەرجەمیانە بەڕێزەکانەکەم زۆر سپاس دەکەم ئەمێ چەپڵەیەکی قایم بۆ ئەو باوکو دایکەی کە کوڕێکیەوە سەعدان پەروەردە کردووە ئێمە داواکارێکمان لە براگەورە هەیە ئێمە وەکو مامۆسایانی سلێمانی هیوادارم ئینشەڵا دەرچوو پشت بەخوا چاوی لێمانە بێ و لە فەقیر و ژار و سەرجەم کوردستان لەگەڵ هەموو معاناتی چین و توێژەکان بێ بەڵێ ئینشەڵا بەڵێ ئەی داوات بەڵێ ڕێز و حرمەتم بۆی هەیە و پیاوێکی خاکی و سادەیە و من لە نزیک شۆ نزیکانم کە بنەماڵێکی زۆر سەرکەوتوو و یەکێتی نیشتیمانی کوردستان پەروەردن دەست خۆش مامۆستایان پێشمەرگا کە سوکاری شەهیدان کاگاودێر ئەوانە هەموو کۆمەلگا بەگشتی تۆ نابێت بەڵێ هیچ کەس فیئە بە فیئە بەڵێ فەرمانبەران ئەبێت تۆ هەموو کەسێک بە یەکسانی تەماشاکەی ڕاستە خەڵکێک قوربانی زیاتری داوە خەڵکێک زیاتر ماندوو بوو ئەوانە بەجیا تۆ توانی ڕێز و ڕێز لێنانیان هەندێک شتی تر هەیە بۆی بکەی بەڵام بۆ خزمەت بۆ دانانی یاسا بۆ ڕێکردنەوەی یاسا تۆ ئەبێ هەموو کەسێک بە یەکسانی سیر بکرێ یعنی تۆ ئەبێ لە یەک کاتا مافی موچەی مامۆستا مافی موچەی محامیەک هیچ دکتۆرێک و داهاتی کرێکارێک داهاتی دوکاندارێک داهاتی ئەوەی کە گەنم و جۆ ئەفرۆشێ داهاتی ئەوەی کە قەسابێکە هەموو پیشوەرەکە ئەبێ تۆ ڕەچاوی بکە ئەبێ ئاگاد لێبێ ئەبێ ڕۆژانە تۆ ئەگەر حکومڕان بی ئەبێ ئاگاد لە سعری شتەکان بێ ئەبێ ئاگاد لە بەرزونزمی تێچووی هاتوچۆ بێ ئەبێ ئاگاد لە تێچووی کارەبا بێ ئەبێ ئاگاد لە هەموو ئەو شتانە بێ کە ژیانی خەڵک پێوەی بەندە لەبەرەوەی تۆ لە یەک کاتا ئەگەر بە پێرسەنتێک شتێک دەگۆڕە سەری دەگۆڕێ
بە گشتی کاریگەری سەرژانی هەموو خەڵک دروستەکە بۆیە تۆ ئەگەر چوویتە بەڵێ ئەبێ بەو چاوە سەیری هەموو ئەوە بکەیت کە تۆ ڕەفاهیەت و خۆشگوزەرانی و ئاسوودەیی ئەوەندە بینیتە ناو خەڵکەوە یعنی خەڵک پێویستی بەوە نەبێ بەڕاستی داوای میسا مامەسایەکی بەڕێزیان هەر بەڕێزێکی تر بێ داوا لە مکان داوا لە هەر کەسی کە بکە بڵێ ئاگاد لە ئێمە بێ ئەو ئاگاد لە ئێمە بێ ئەمە قیمەی ناچاریە کە داوا لە کەسێکی وەکو من دەکات ڕاستە من بەسەر سەر و بەسەر چاو من بەو پەڕی ئەمانەتەوە ئیش بۆ هەموو جۆرە ئیشاناکەم بەڵام من ئەگەر حکومەتێک حکومڕانێکی یعنی مؤسسیم هەبێ بیر لەو مۆزوعانە بکاتەوە من هیچ نیم تا داوا لەم بکەی حکومەت ئەبێ قەراردا کە تۆ بەڵێ ئەبێ چاودێر بێ ئەبێ ئاگای لە قوت و ژیانی تۆ بێ زۆر باش دەست خۆش فەرموو بەخێراتنی میوانەکانەکەم دوای سەرکەوتن بۆ کاگاودێر لە مایکەکە بۆی دەنگێتش بەخێراتنی میوانەکانەکەم پیرۆزبای لە کاگاودێرەکەم هیوای سەرکەوتنی بۆ خوازم من یەک داواکاریم هەیە لە کاگاودێر لەوە تای میلەتی کورد هەیە بەرەو نەمانچۆ کورد دایمەن چەوساوە بووین دایمەن دووچاری تەنگە چەڵەمە و ئاستەنگی زۆر بووین هیوادارم کە تۆ داکۆکیکەی لە مافەکانمان و هیچ کات نەهێڵی هیچ هێزێک کە کورد لە ناو بەرێ ئەوە نیشان بێ کە کورد بەهێزە و هەمیشە لە سەرکەوتنای هیوای سەرکەوتنە بۆ خوازم فەرموو سەرەتا هیوای سەرکەوتن بۆ لیستی 222 یەکێتی نیشتیمانی کوردستان بۆ کاندیدی ژمارە 34 کاگاودێر بەڕاستی من لەمەوێت لێرە و پەیامێک بگێرم کە خەڵک ئەو مێژوە جوانەی و پیاوە ببینێ بە دوور لە ئێستای سەیری ساڵانی 2019 و 2021 و هەموو کاتانەی بکرێت کە ئەو پیاوە لەگەڵ کرانەوەی بەڕێوەبەراتی پاسپۆرتی ڕاپەڕین خزمەتی هاوڵاتیانی کردو و شوێنپێی خێزانەکەی هەڵگرتووە ئایلەی نەخۆشە بووە خۆی بە شخصی چۆتە ماڵەوە منداڵی نەخۆشی شێرپەنجان نەخۆشی تالاسیما سەردانی کردوون و پاسپۆرتی بۆ دەرەناون و هاوکاری کردوون بە پێی توانای خۆی لە ڕووی هەستی نەتەواتی و هەستی نەتەواتیی بەرجی هەیە پێم خۆشە و مێژوە جوانە دەرکەوێ میلەتی بە شەرەفی کوردستانە بێ بزانێکی هەڵبژێرێ بۆ داهاتوویشی پرخزمەتی خۆی ئەگەر دیقەتتان دابێت لە هەموو کۆڕ و کۆبوونەوەکانیشی کاگاودێر هەر بەجلی کوردیەوە دەرکەوتووە و مەگەر لە داوامی ڕسمیا بوو بێ جنا زۆربەی کاتیش گرنگیشی زۆری بەجلی کوردی داوە هەردەم بەجلی کوردیەوە بووە هەردەم هاوکاری خەڵک بووە مێژوو شایەتی داوات چییە بۆ ئەوەی کە بتوانێت ئەو خزمەتەی بەرفراوان کە لە چوارچێوە ئەنجومەنی نوێنەرانی عراق من دڵنیام لەوەی کە بەرفراوانیەکە و هیوای سەرکەوتنی بۆ خوازم داواشم هەیە کە گرنگیش بەلایانی گەنجان بدرێ گرنگی بە هەموو چین و تۆژەکانی تری کۆمەڵگەش بدرێ هەرچەند کە ئەو درێخی نەکردووە مێژوو هەموو کەسانەی کە ڕۆژێک لە ڕۆژان کاریان بەم پیاوە بوو بێ 100% لەوە دڵنیان کەم پیاوە چەند بە خزمەتە کوڕی ئایلێکی چەند تێکۆشەری ئەم خاک و نیشتیمانەیە دوای سەرکەوتن بۆ یەکێتی نیشتیمانی کوردستان بۆ کاگاودێر ئەو خاتونە بەڕێزە مەبەستەکەی ئەوە بوو کە لەوێ نیشتیمانی و نەتەوەیانە کار بکەیت قسەکەی کاکەشوایە کردەوە لە یاسای بڵێن لە حکوومەتی عراقی لە دەستورە ئاماژە بۆ دراوە کە لە سا 27 هێزی چەکدار و هێزی پۆلیس و ئەوانی کە بۆ لایەنە چەکداریەکە و لایانی بڵێن حرس حدودە هەموو هێزەکانی تر دەستنیشان کراوە کە کورد دەبێت لە سا 27 لەو هێزە چەکدارانەی هەبێ بۆیە ئێمە ڕاستە لەوانەیە ئێستا ئەو ڕێژێمان نەبێ بەڵام ئێمە گەریشکەین بۆ ئەوەی کە ئەو هێزە ئەو لە سا 27 پڕ بکەینەوە ئەو مەقعدانەی هەمانە پڕی بکەینەوە ئەو شوێنان ئەو دەوراتانە ئەو خولانەی کە بۆ ئەفسەریەکرێتەوە بۆ شتی سەربازیەکرێتەوە یان ئەو هاوکاری لۆجستی و پێداویستی سەربازانێکە هەمانە بەقەدەر لە سا 27ەکە ئێمە وەریگرین و داکەکی بکەین کە یعنی بیسەنین بیهێنین بۆ خۆمان بڕاتە بێ ئەمە دەتوانین زۆر بەباشی دیفاع لە خۆمان بکەین و دوور بینە دەستی تیرۆریست و داگیرکەرانی ئەم هەرێمە بەوەی کە لە دەستور هاتووە بەس ئەوە بەکاربێنی بەس ئەو ئەکتیڤ بکەین بڕاتە بێ ئێمە زۆر پرچەک دەبین خۆش دەزانانی ئەمە لە سنوورێکی زۆر گێژا و شەڕانی و ئالۆز و هیناین بەڕاستی لە بازنەیەکین وەکو چەند ئێستا تۆ لەو بازنین هەر چوار دەورمان دوژمنە
ئێمە گەر هەر بە سوعبە شەڕ دروست دەبێت هەر ئەزانیی تەقەی خۆشی بکەن ئێمە فیشەکەشمان بەرەکەێت بەسەر چاوم شەڵا شێرەژنەکان بەشێکی زۆر زۆر یعنی لەو شێرەژنانەی کە وەک تۆ بیر دەکەنەوە داخڵی دەوراتی سەربازی بکرێن بەشداری بکرێت ژن بەشدار بێ لە حکومڕانی هەم لە ڕووی سەربازی هەم لە ڕووی حکومڕانی حکوومەتی بڵێن مەدەنی لە هەموو کایەکان ڕێژەی ژن بچێتە پێشەوە ئاوا ژنی وەک تۆ ئازامان لێ دەرچێت بەڕێزێکتر پرسیارتانە قسەتانە ڕەخنەتانە ئاخر نابێ کەس نابێ ڕەخنەیەکتان لەو کاگاو دێرە نەبێوانێ مامۆستا کاگاو دێر کە باسی ئەوەت کرد مەسەلەن ئەمە پێشمەرگە و بکەوە لە چوارچەوەی کە بە حرەسی قلیم ناوی هات و هێزەکانی مەسەلەن ئەوەی لە مەنزومەی دیفاعدا بۆ ئەوانەی دیکەش هەستەکەی مەسەلەن ڕاستە کاری زۆر باش کراوە هەوڵی زۆر باش درراوە بەڵام ئەتوانرێت ئەگەر تیمێکی تۆکمە و چاودێری ورد و مەسەلەن باش هەبێت ئەتوانی لە بوارەکانی دیکەشدا لە چوارچەوەی دەستور مەسەلەن مافی باش باش بۆ کورد بەدەست بێت ئەزانی چی کاکزانە تۆ من بنێرە ئەم خەڵکە منە نێرێ ئەڵێ ئەم کورسی و مێزە لە کاکزانە وەرگرە تۆ یەی دەڵێ چی ئەڵێ ئەو تەبڵەکە بەرە بۆ خۆواز لە کورسەکە بێن و بەلای خەڵکەکەشان مەڕۆڕەوە من تەبڵەکە ئەبەم بۆ خۆم باشە ئەمە دەستکەوتی شخصیە باشە ئەو دەستکەوت و شخصیە ئێمە والەیەکە کە دەستکەوتەکانی ترمان شتە گەورەکە لە دەست بین ئێمە گەر بۆ دەستکەوتی شخصی ینی خۆمان بکەم نەکەینەوە بڕاتە بێ مافمان زۆرە شتمان زۆر بۆ نووسراوەتەوە ئەو دەستورە بڕاتە بێ هەواڵی تێکۆشەر مام جەلال کە پاڵپشتی کردووە لەگەڵ زۆربەی تێکۆشەرەکانی تر کە ینی بەشدار بوون لە نووسینەوەی دەستورە مافی کوردی زۆر زۆر بە مەزبوطیتیان نووسراوە زۆر بە باوازەحی کە مافت چیە بەڵام ئێمە بچین لە قەدەر ئەو مافێکە بۆمان دیاریکراوە بەسین ئەو بەشەی خۆمان بێنین وەرگین بڕاتە بێمە پێویستمان بە هیچ شتێکتر نابێت باش ئەو مایکە و بە ڕێزانە قسەیان کرد دەستخۆشیان کرد سپاسیان لە پەنات دەستخۆشیدا داواکاری هەبوو ئێستا تۆ ئاودێری مامۆستا عەزیزی ژمارە 34 لیستی 222 ئەلێرە بەجێبێڵە بەڵام بۆ خۆت چی پێ دەڵێ لەسەر ئەو مایکەوە فەرم بۆ خۆم چی بڵم بەڵێ فەرم پرسیارەکە زۆر هێن نییە سیاسی نییە ڕەخنەت لێ هەیە گلەیت لێ هەیە مەسەلەن چۆن بتوانێ خەباتەکەی خەباتی خانەوادەکەی پارێزێ ئێستا تۆ ئاودێر نیت کاک ئاودێر نیت ئەو کاک ئاودێر لێرە دانیشتۆ لێرە وەستاوە تۆکو هاوڵاتێک چی پێ دەڵێیت کە دەیناسی وەک تۆز بیتە پێشۆ کاکزانە من بە درێژایی ژیانی ئیداریم ماوەی چەند ساڵێکە ئەم بازنێم لە دەستە ئەمە جێی سەرنجی زۆر خەڵکە زۆر تێبینی و زۆر هەندێک جار وەکو گلەیش پێم وتراوە ئەم بازنەیە چێ لە دەستۆیە پرسیارم زۆر لێ کراوە و هەتا ئێستا بە وازحی جوابی کەسم نەداوەتەوە بەڵام با من جوابی ئەم بازنەیە بمەوە ئەم بازنەیە لەسەری نووسرا from soldier to soldier یعنی لە سەربازەوە بۆ سەرباز ئەمە هاوڕێیەکی زۆر خۆشەویستم کە لە جێشی ئەمریکی خزمەتی کردبوو لە پلەی ڕائیدیە خانەنشین بوو وتی ئاودێر من تا ڕائیدی لە پلەی لە جێشی ئەمریکا یعنی خزمەتم بەردەوام بووە زۆر بەدڵسۆزی و پەیامی ئاشتی پەیامی دیفاع پەیامی ئەوەی کە من خۆم بکوژم خۆم بە فیدای نیشتیمانەکەم بکەم پەیامەکە لەو بازنەیە من لە ڕائیدیا وەستاوم کەی بووی بە ڕائید من ئەم بازنێت ئێمێ تۆ پەیامەکەم بگەێنە بەڵام کەی لە هەچ پلەیەکە لە هەر پلەیەکە تۆ وەستای کەسێک دەبێت تەرخانکەی ئەم بازنەی پێشکەشکەی بۆ ئەوەی ئەویش پەیامەکە و بگەێنێت بۆیە من جوابەکەی من ئەوەیە کە ئەم بازنەیە پێشکەش بە کەسێک دەکەم ئینشاءالله دوای ئەوەی کە خوای گەورە ئاسانی کرد سەرکەوتم بۆ پەرلەمانی عێراق و خزمەتی سەربازیم بەجێهێشت هیوادارم کەسێکی تر بێت بەو گڕوتینە بەو ئازایە بە ئەو ئازایەتە بەو بوێری و چاو نەترسیە بێت منیش ئەم بازنەی لە پلەکەی خۆمە پێشکەشکەم و بەجێی بێڵم بۆ ئەوەی ئەویش ئەو ڕێچکەیە و ئەو ڕێبازە بەرنەدا باش دەست خۆش بەڵام ئەمە وتێک بوو ئێستا چی بە کاک ئاودێرە لەی جگەلەوەی کە گوتت بۆ ئەنجومەنی نوێنەرانی عێراق بۆ هەموو خەڵکەی کە لە دەوری خۆت لە دەوری خانەوادەکەت لە دەوری لیستەکەت لە دەوری ژمارەکەی تۆ کۆبۆتەوە کاکزانە من ئەبێ بە ئاودێری مامەسا عەزیز بڵێم کە وریابە
زۆر زۆر خەڵک چاوی لەسەرتا بۆ حکومەی ئەوەی کە تۆ عنسوڕێکی سادە و کەسێکی وانیت هەر بە ئاسانی تۆ بچیت خۆت ونکەیت و خۆت بشاریتەوە لەبەرەوەی تۆ کوڕی کەسێکی پیاوێکی تۆ کۆشەری ئەو سیقە و متمانەی کە چەند ساڵە ئەو پیاوە تێکۆشەرە کۆی ئەکاتەوە ئەو حیزبە لەگەڵی خەریکە ئەویش لەگەڵ ئەو حیزبە خەریکە متمانەیەکی زۆرتان لەگەڵ لەسەر ناو خەڵکا پیا کردووە هەمووی ئەخەنە دەستی تۆ ئەو متمانەیە ئەخەنە دەستی تۆ و تۆش لەوێ بەکاری دەهێنیت تکایە نابێ کەمی بنوێنی تکایە نابێ ئەو سیقە و متمانەیە لەدەست بی ئەگەر تۆ ئەو سیقە و متمانەیە لەدەست بی هەموو مێژوەکەی باوکش دەخێتە ژێر پرسیارەوە هەموو مێژوەکەی عایلەکە دەخێت ژێر پرسیارەوە و هەموو ئەو شخصیاتی کە تۆ بەحساب خەڵکێک هەیە دەستخۆشی لێکردووی هەمووی دەخێت ژێر پرسیارەوە لەبەرەوە تۆ نابێ هەتا دوات لۆپی خوێنت بۆستیت لەو دڵسۆزی تۆ خۆت زۆر سپاس فەرموو کاگاودێر دەست خۆش ئێستا وەرەوە شوێنی خۆت دەست خۆش هەر بژی کاگاودێر بەڕێز ئاودێری مامۆستا عەزیز کاندیدی ژمارە 34 لە لیستی 222 میوانی بەرنامەکەمان بوو بۆ ئەمڕۆ و ڕوبەڕوومان کردەوە و بەشێک لە مێژوەکەیشمان پیشاندا بە هیوای ئەوەی کە هەمووتان پاڵپشتی لیستی 222 بکەن لە هەر پارێزگایەک هەیە و لەو شوێنانی یەکێتی نیشتیمانی کوردستان بەربژێری هەیە لە بازنەی سلێمانیش ئەم کاندیدەکە هەم تاریخێکی مێژووی هەم تاریخێکی حزبی و نیشتیمانی و نەتەوەی هەیە و هەم تاریخێکی کارژێڕی و ئیداریشی هەیە هیوای سەرکەوتن بۆ دەخوازین کاندیدی ژمارە ئێمەش لەگەڵ هاوکارانم کۆتایێنین بەو بەرنامەیە و خواتان لەگەڵ